بزانین لە کۆمەڵە میدیاوە توانی هینی کەینیتر. بینەرانی عزیز سڵاتان لەبێت. ئەمڕۆ یەکشەممە 27 مانگی خەرمانان ڕاستەوخۆ بە بەرنمەیەکی تایبەت بە بۆنەی بەرەوپیری مانگرتنی گشتی کوردستان لە خزمەتاندای. ژینا کچەلاوێکی سەقزی بە هەزاران ئومێد و خۆشیەوە سەردانی تارانی کرد. ژینا یان مەحسا ئەمینی هەروەک کچوپڕێکی گەنجی شارەکەی دەیهەوی چەند ڕۆژێک تاران ببینێ و بازارێک بکا و بە کۆڵبەرێک بیرەوەری خۆشەوە بگەڕێتەوە زەیدی خۆی. بەڵام دوژمنانی شادی و لاوێتی ڕژیمی دژەژنی کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە چەند تاڵ لە قژی بەدەرەوە بوو گرتیان و ئەشکەنجە و ئازاریاندا و لە ماوەیەکی زۆر کەمدا ژینا لاویان خستە ناو کۆماوە و لەسەر تەختی نەخۆشخانە و بە کوشتنی بە ئەنقەسی حکوومەتی بۆ هەتایە لە دایک و باوک و خوشک و برا لە هاوڕێ و ناسیاوەکانیان دابڕی. مەرگی لە ناکاوی ژینا ملیۆنان ژن و پیاوی شەریفی کوردستان و ئێرانی تووڕە کرد و زۆر زوو بوو بە هەواڵی یەکەمی تۆڕە کۆڵاتی و میدیا هەواڵنێریەکان. تەرمی ژینای جوانە مەرگ بە بەشداری بەشکۆی جەماوەری ئازادی خوازی شاری سەقز بە کۆمەڵێک دروشک و سرودەوە ئەسپەردەی خاکرا. بە دوایەوەدا خەڵک ڕژانە سەر شەقام و تووڕەی و ناڕزایەتی خۆشیان بەرامبەر بەم ڕووداوە دڵتەزێنە دەربڕی و بەهۆی تەقی ڕاستە و خۆی هێزە ئەمنیەکانی ڕژیمیش ژمارەیەک برینداری لێکەوتەوە و کەسێکیش گیانی لەدەستا. ئێمە بەم بەرنامەی ڕاستە و خۆیدا بۆ زانیاری زیاتری ئەم ڕووداوە بەڕێز هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لە ئیستدیۆ لەگەڵدایە. ئێوەش دەتوانن بە ژمارە تەلەفۆنی 2964 1970 144 0347 ئاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەن و پرسیار و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن. با بچینە خزمەت میوانی بەڕێزمان. هاوڕێ حەسەن زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنامە تایبەتدا ڕاستە و خۆش لە خزمەتان. سپاس بۆ ئێوە کاک ئەمیر و هاوکارانتان و سڵام هەیە بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. زۆر سپاس. هاوڕێ حەسەن دوایین زانیاریەکان سەبارەت بەم ڕووداوە چ لە بواری ناڕزایەتی و یەکەوتەکانی ئەگەر دەکرێت لە پێشداومان بۆ باس بکەین. ئیجازەم پێ بدە سەرەتا سەرخۆشی گەرمی خۆمان بۆ جارێکی دیکە پێشکەشکەین بە بنەماڵەی بەڕێزی ژینا خەڵکی تێکۆشەر و ڕاپەڕێوی شاری سەقز کە دوێنێکە لە ئاوایی ئایچی بەو مەراسمە شکۆداری کە بەڕێوەیان بەو دروشمە شۆڕە ژێڕانەیان کەدایان لاپەڕەیەکی نوێیان لە خەباتی حەقخوازانەی خەڵکی کوردستان تۆمار کرد. هەروە سەرخۆشی بکەم لە هەموو خەڵکی کوردستان لە هەموو ئازادی خوازان لە ئێرانە و بڵێم کە بەداخەوە تا جمهوری ئیسلامی ما بێت ژینا و ئاخرکەسی ئەو کارەساتەمان نابێت و بە دڵنیاییەوە ئەم ڕژیمە جنایەتایەکی دیکەی لەو چەشنەی زیاتر دەکات. تاو جێگایی بە دوایین زانیاریەکانیش دەگەڕێتەوە. دەبێت ئەوتان عرض بکەم کە دەنگدانەوەیکی زۆر بەربڵاو بە نیسبەتی ئەم ڕووداوە نەتەنیا لە کوردستان و لە ئێران بەڵکو لە ئاستی جیهانیشا بووە. ئەو معلوماتانەی کە هەیە زۆرترین هەشتێکێکە لە دنیای مەجازیە بەڵە بینەرانی عزیز داوای لێبوردن دەکەین کێشەیەکی تەکنیکیمان بۆ پێشات دەچینەوە لای بەڕێز هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا. ئەوەم عەرزەکردن کە بەڵاوترین هەشتێکێکە لە دنیای مەجازیدا لە عەرزی لە ناڕەزایەتیەکان لە کوشتنە دەوڵەتیەکان لە هەمووی ئەوانە تا ئێستا بووە ئەم مەسەلەی مەحسا بووە. زیاتر لە 2.5 ملیۆن لە ئاستی دنیادا ئەم مەسەلەیان بڵاو کردوێتەوە و زۆر دەنگدانەوەیکی گەورەی بووە. تقریبەن لە سازمانی ملەلەوە
لە بەرپرسانی ئەو نەهادەوە لە ئەمنستیەوە لە بەرپرسی دۆسەی ئێران لە سازمانی حقوقی بەشەرە هەتاکو زۆر یەک لە ناوەندەکانی دیکە و لە هەتا بەرپرسانی گەورەی حکومی لە ئاستی دنیادا لەسەر ئەم ڕووداوە هاتوونەتە دەنگ لە ناوخۆی ئێراندا بۆ یەکەم جارە کە ڕۆژنامەکانی ناو ئێران ڕۆژنامایەکی وەکو ئەتماد وەکو شەرق وەکو ئەوانە کە ئەکسی ژینایەکی بە قژی بۆ جمهوری ئیسلامی دەبێ بڵێن ڕوود کە فقط سەرپۆشێکی زۆر ناسکی بەسەرەوەیە لە سەفحەی ئەوڵەکەیان لێیانداوە و دەڵێن تەسلیەت ئەکسی ئێرانیان ڕەش کردووە ئەکسێکی جوینیان هێناوە لەوێدایان ناوە بەغەیرە دوو دانە سێدان ڕۆژنامەی ڕسمی حکوومەتی نەبێت لەوەی حسینی شریعەت مەداری و ڕۆژنامەی جەوان و ڕسالەت وانە کە سەر بە دارودەستەی خامنەیین باقی ڕۆژنامەکانی دیکە هەڵوێستیان گرتووە و ئەوەڵین جار لە تاریخی ئێرانە لە توولی 43 ساڵی ڕابردوودا لە میدیاکانی ڕسمی ئێران داشتی وا بێتە پێشەوە لە ناوخۆی ئێران هەر ئەو ڕۆکە لە دانیشگای تاران ئەتراز بووە لە دانیشگای مەشهەد ئەتراز بووە لە شارەکانی دیکەدا فەزایەکی زۆر سەنگینی ئەمنیەتی هەیە ئەوە بە دەرەوەی کوردستان کە دێتەوە کوردستان دوێنێکە لە شاری سنە ئەترازاتێکی زۆر بەرین بوو تەزاورات بوو لە ئەقباڵەوە لە شوێنەکانی دیکەدا سەحنە و فیلمەکانی بڵاو بوونەتەوە جەماعەتێکی بەرچاو گیراون خەڵک بریندار بووە وەروەها لە هەموو شوێنەکانی دیکەیشان مەوجێک لە ناڕەزایەتی و لە نیگەرانی لە ناو خەڵکە نفرەت نسبەت بە جمهوری ئیسلامی هەروەها فەزای سەقز هەر دوێنێکە لە جەرەیانی ناشتنی ژینادا تعدادێک مەلایەن هێناوە ویستویانە کە بەرها خەڵکەکەی هێورکەنەوە کە هەر لەوێ مەجاریان پێ نەداون سخۆنڕانی هایکی گەرم و گوڕ لەسەر خەبران کراوە پەلامەریان بردوێتە سەر فەرمانداری لە مەدانی هەڵۆ ئەکسی خامنەی جەلادیان هێنا خوارەوە کولن دەتوانم بڵێم کە فەزای جامعە زۆر زۆر فەزایەکی معتەرزە و طبعا دلیلەکەیشی ئەمە ئاخرین مەوردە بەڵام هەر لەو فاصلەیەدا ڕووداوی شلێر بوو لە مەریوان چەندین مەوردی تر لە دەرەوەی کوردستان کەسی دیکە لە مترۆیە لە قەتار گرتیانن دوای ئەکسی شکنجەکراویان لە تەلەڤیزیۆن و نیشاندان ئەترافیان لێوەرگرتن هەمووی ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە ئیتر کۆمەلگای ئێران بەڕاستی چۆتە ئاسی تەقینەوە بۆی لە دڵی ئەو وەزیەتەدایە کە ناڕەزایەتی ئەتراز هەمووی ئەوانە بەردەوام بووەوە ئێمەش بەسانی خۆمان چ لە تەلەڤیزیۆنەوە چ لە شوێنەکانی دیکە ڕێکخراوەکانمان چ لە دەرەوەی وڵاتە لە حاڵی چالاکین بۆ هەرچەکردار دژ بەم تاوانە قێزەونەی کە جمهوری ئیسلامی ئەنجامیدا پێشەوەی کە من پرسیارەکە بکەم جارێکی دیکەش بە بینەرانی عزیز بڵم دەتوانن بم ژمارە تەلەفۆنیکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەیبینن پەیوەندیمان پێ بکەن و ڕاستەوخۆ ئەگەر پامێک یا پرسیارێکتان بێت لێرە هاوڕێ حەسەن وڵامی پێدەداتەوە هاوڕێ حەسەن باسی کاردانەوەکانت کرد پێم خۆش بوو زیاتر بە تایبەت لە دەرەوەی وڵات ئێوە کاردانەوەکانتان تا ئێستا پێچۆن بووە من پێم وابێ ئەوەڵ جارە لەو ئاستەدا لە دەرەوەی وڵاتیش کاردانەوە بووە بە تایبەتەوەی کە عەرزیشم کردن هەر لە سازمانی ملەلەوە هەر لە ناردەی سازمانی ملل بۆ حقوقی بەشەر لە ئێرانە جاوید ڕەحمان هەر لەوەوە تاکوونێ زۆر یەک لە بەرپرسانی حکوومەتی ناوەندهای دەوڵەتی ناوەندهای حقوقی بەشەری و ئێستا بەڕاستی ناوی مەحسا و ژینا بووە بە یەک ناوی ئاشنا لە ئاستی دنیادا هەم لەلایەکەوە بووە بە سمبولی مەقاومەت بربەرەکانێ و لایەکیشەوە بووە بە ڕەمزێک لە بەرابەر ئەوەی کە جمهوری ئیسلامی چەندە دژی ژنە چەندە دژی ئینسانە و چۆن حەق و حقوقی ژنان پێشێل دەکا بەو معنایش ئەو ناوە لە ڕۆژنامەهای زۆر معتەبەری دنیادا ناوی هاتووە عەرزم کردی لە ئێرانە لە بۆ ئەوڵجارێکە ئەوە دەبێت بۆیە لە ئاستی دنیاشە دەنگدانەوەیکی زۆری بووە و هەروەها لە میدیاکانی جۆرا و جۆر چ کوردی چ فارسی چ میدیاکانی بە زمانەکانی تری ئینگلیسی و زمانەکانی دیکە زۆر زۆر دەنگدانەوەیکی وەسیعی بووە و ئینتزار دەکرێت یا لەم وای حەقی خۆیەتی کە بەیانی ڕئیسی جەلات کە یەکێک لە قاتڵەکانی خەڵکی ئێرانە بەرەو نیویۆرک و بۆ بەشداری لە مەجمەعی عمومی سازمانی ملل دەچێت بۆ ئەوەی حەق وابوو کە ئیجازەی پێ نەدەن ڕاستە دەڵێن ئەوە پرۆتۆکۆل هەیە و قەوانینی بینەلملەلیە و ئەویش ئەڵبەتە جەلادی وەکو ئەو کەم نی دەست لە سازمانی مللەوە بەڵام ئەمە سەردەستەی جەلادەکانە
کە دەچێتە سازمانی ملێل و قرارە لەوێ قسە بکە حەقوا هەیە بە نەتەنها ئێرانیەکان بەڵکو واقعان بە هەزاران کەس خەڵکی ئەو وڵاتە کۆبنەوەەوە داوای دەستگیرکردنی بکەن جەلادێکی ئاوا هەر نوع مەسئولیەتێکی قانونی حقوقی هەر شتێکیە بە جێگای خۆی بەڵام ئەوە جزوی کمیتەی مەرگە لە ئێرانە جزوی ئەو کەسانەیە کە لە ساڵی 1960 بە ئامارەکان بینی کەمتر لە 56,000 نەفەر نییەوە زیاتر تاکوون لە 15,000 نەفەر بەدەستی ئەم جەلادە و جەلادەکانی دیکە بە بڕیاری شخصی خومینی ئەوانە ئەعدام کراون بۆ ئێستا جەلادێکی وا کە پادەنێتە دەرەوەی ئێران و بۆ مەجمەعی عمومی سازمانی ملل دەچێت هەقوا هەیە کە یەخەی پێ بگرن هەقوا هەیە بازداش بکرێ هەقوا هەیە هەروەکو نووری کە لە سوئێدا بە دروست گرتیان و زیندانیان کرد ئەم جەلادێش بگیرێ و سازمانهای بین المللی و مدافعین حقوقی بەشەر داوای محاکمەی بۆ بکەن بۆیە دەنگدانەوەی زۆر عەزیمی بۆ لە ئاسی دنیایشدا و پەروەندەی جمهوری ئیسلامی لە هەموو کات زیاتر ڕەش کردووە و هەموو کەس ئەوە دەزانێت و لەسەرەوەی هەمووی ئەمانەش جەلادێکی وەکو خامنەی قەراری گرتووە کە ئەم بڕیارانە لەلایەن ئەوە دێ ئەوەی کە گەشتی ئێرشاد و عکسی ئەفسەرێک بڵاو کراوەتەوە دیارە خۆ کابراایکی جنایەتکارە ئەوە بەڵام ئەو دەستپەروەردەی نظامێکە کە ئەم نظامە لە ڕاستەکەیدا شخصی خامنەیە لە ڕاستەکەیدا بەیتی ڕاهبەریە لە ڕاستەکەیدا سوپای پاسدارانە بۆ یەکانێ کولی نظامەکە لە ماجرایەدا مقەسر و تاوانبارە گەشتی ئێرشاد چییە گەشتی ئێرشاد کۆمەڵی بەکرێ گیراون کە خسویانێتە ئەو شەقام و خیابانان لە دژی خەڵکەکە بۆیە دەنگدانەوەکان زۆر وەسیع فەزاکە زۆر ملتەهبە هەم لە دەرەوەش بگرەوە هەم لە ناو خۆی وڵاتیش بێزگەلەوە هەوریانی ئێمە عرضم کردی داوایان کردووە بۆ ئەتراز و ناڕزایەتی ئەمڕۆ کە لە ستۆکۆڵمەیە لە شوێنەکانی دیکە کراوە و دەکرێت ئیدامەشی دەبێەوە بە باوەڕی من جمهوری ئیسلامی لە هەموو کات زیاتر کە ئێستا گوڵۆڵی لە لێژیایە لەم ڕووداوەدا دەبێت زیاتر بەرپرس بکرێ نسبەت بە تاوانەکانی و ئیتر ئەم ڕژیمە بەڕاستی نامۆیە بە بەشەریەت نەک تەنها بە ژنان بە کولی کۆمەلگای ئێران کوردستانیشەوە بە کولی بەشەریەت لە ئاسی دنیادا ڕژیمێکی نامۆیە. بەڵێ بینەرێکمان تەماسی گر بەداخەوە کە نەمانتوانی جوابی دێنەوە هاوڕێ حەسەن با بینە سەر ئەم بانگەوازەی کە کراوە بۆ بەیانی وەک هەموو لایەک ئاگادارن هەموو لایەنە سیاسیەکان لە خۆشمانەوە بیگرە هەموو بانگەوازیان دەرکردووە پێم خۆشە پرسیارەکە لێرەدا ئەم بانگەوازە پێشتر هاودەنگ بوو ینی هەمانگیەکتان کردووە بە هاوبەشی یەکتر ئەم بانگەوازە دەرکراوە یا هەر لایەنێک و بۆ خۆی ئەم بانگەوازی دەرکردووە ئەگەر دەکرێت ڕوونکردنەوەیەکیش لەسەرمە بدەن ئەم بانگەوازە ڕۆژەکەی تاریخەکەی و بڕیاردان لەسەر مانگرتن بە هەواهەنگی کراوە پێشتر لەگەڵ ئەو لایەنانەی کە لە کوردستانە چوار لایەن هەین لە ناوەندی هاوکاریان لەگەڵ ئەوان قسە کراوە لەگەڵ حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران قسە کراوە لەگەڵ مجموعەیە تر لە جەرەیاناتی چەپ و ئەوانە قسە کراوە لەگەڵ پژاک و کۆدار و ئەوانە قسە کراوە لەگەڵ هەمووی ئەو لایەنانەوە بەدەلیلی ئەوەی کە ممکن بوو لە ڕاگەیاندنێکە هەمووی ئەوانە کۆ نەبوایەتنەوە ئەم ملاحزەی بێ ئەو ملاحزەی بێ تەوافقەکە لەسەر ئەوە کرا کە هەر کەسێک بۆ خۆی ڕاگەیاندن بدات ئەو چوار لایەنەی بە ناوی ناوەندی هاوکاری خۆیان ڕاگەیاندنیان داوە کۆمەڵە ئێمە بۆ خۆمان ڕاگەیاندنی خۆمانمان داوە حیزبی کۆمونیستی کرێکاری خۆی ڕاگەیاندنی داوە زۆر کەسایەتی و شخصیەتی ناسرا و لە ئاستی علمی و زانستی و لە ئاستی دەرەوەی ئێرانیشە ئەوەیان کردووە لە ناو خۆی وڵات مجموعەیەکی زۆر لە ناوەندەکان چ لە کوردستانە ئەنجومەنەکان کۆڕ و کۆمەڵەکان چ لە کوردستانە چ لە دەرەوەی کوردستان داوایان کردووە ڕاگەیاندنیان داوە پژاک و کۆدار و ئەوان بۆ خۆیان ڕاگەیاندنیان داوە داوای ئەومانگرتنیان کردووە یەکێتی دیموکراتەکان کە لە کوردستانان ئەوان هەر ڕاگەیاندنیان داوە داوایان تقریبەن ئەوانەی کە لە کوردستانە حزوریان هەیە حتى لایەنهایەکی تر ڕاگەیاندنیان نەداوە وەکو حکمەتیست و ئەوانە بەڵام وتویانە کە لە هەر شێوەیەکی خەبات و مبارزەکە هەیە پشتیوانی دەکەن بەڵام نهاتوون لەمانگرتنەدا ڕاستەوخۆ بەشداری بکەن یا داوا بکەن ئەوانە بۆیە بە باوەڕم کۆدەنگێکی باش دروست بووە بەڵام کۆدەنگیەکە لە تەریقی موافقە لەسەر ڕۆژەکەی لەسەر تاریخەکەی وهروەها لەسەر شێوەی ئەو مبارزەیە کە مانگرتن بێ ئەوە کراوەوە ئەوە بە هەماهەنگی بووەوە هەر کەسێکیش لە جێگای خۆیەوە هەرکەم لەو لایەنانە بە ئیمکاناتێک کە هەیەە ئەوانەی کە تەلەڤیزیۆنیان هەیە ئەوانەی کە ڕاگەیاندنیاندا ئەوانەی کە لە کاناڵهای تەلەڤیزیۆنی فارسی زمان و کوردی زمانەوە هەر کەسێک حەول دەدات بە هەر ئیمکاناتێکە بۆی هەیە
بتوانێت خەڵکێکی زۆرتر کە لەم مانگرتنەدا بەشداری بکەن و حەول بۆ ئەو کۆدەنگیە درراوە باوەڕی من دروست بووە. بەڵێ هاوڕێ حەسەن ئەگەر ئیجازە بدەی ئێمە بینەرێکمان چەند جارێک پەیوەندی پێوە گرتوین بتوانین تەماسی لەگەڵ بگرین. پرسیارمان زۆرە هاوڕێ حەسەن بزانین ئەم بینەرە ئەگەر لەسەر خەت بێت چون چەند جارێک پەیوەندی پێوە گرتین ئەگەر کە توانیمان سەی لەگەڵ بکەین. بینەر یازیز فەرموو دەنگتان هەیە. سلام ڕێجەمان بینەبی. سلام برایگیان. باشی بۆ قوربان. زۆر سپاس فەرموو دەنگتان هەیە فەرموو. کاکە گیان بۆ بەیانی من عەرزێکم هەیە لە حوزورتاندا چاویان لە پێدا چاوی ماندوی هەمووتان ماز دەکەم. زۆر سپاس. پێیان بڵێ مەترەحی کەن ئەو مەسئولانە لەگەڵ خەڵک ئاوا لە تلڤیزیۆنەکانیاندا مەترەحی کەن براگیان بڵێ کاکە ئێمە پوڵی ئاو بەرەق نادەین بیدەن بە گولە و بیدەن بە مەعموور و لەسێ ئێمەیدا دوێنێ من خۆم لەناو تەزاوڕاتەکەی سەقڵدا بووم عەزیزەکەم بە قوربانە بم ئێوە پەیگیریکەن مەسەلەی مادیات تێکەڵا و مەسایلی سیاسیکەن دەوڵەت پشتی دەشکێبەوە ئاو مەسەلێتان لەبیر نەچێت دەوڵەت پشتی دەشکێ بەو مەسایلانە قەزاتان لە من زۆر سپاس. ئەوجا دەبوو زۆر زووتر دەبوو زۆر زووتر ئەو سفارشانەتان کردایە من چاوەڕێی ئێوە حتمما مەترەحی مەسائلی مادی لەگەڵ هەموو بەرنامەکان لەگەڵ هەموو شتەکان پایەی سست دەبێ وەزە گەورەترین زەربەی مۆهلت ئەگەر زمانێک واشی بکەنەوە زمانێک کە کەسێک ویستی حملە بکار بەرقی ماڵە قەتکات تەواوی کۆڵانەکان و تەواوی ماڵەکان کۆ بن ئەو مەعمورە خەڵکی و دەڕوان ئێمە دوێنێ زیاتر لە 50 مەعمور لە ترسی خەڵکەکە پاشەپشیان کرد هەڵاتن وەلای ئیتلاعات حتا چوونە بەر بەرگای ئیتلاعاتی گویان چاوەکانم عەزیزەکەم بە قوربان خەڵک هاتۆتە گیان بەڕاستی ئێمە ڕەهبەرمان نییە ئێمە خەڵکمان نییە ئێمە دەنا ئەگەر ئێمە ڕەهبەرێکی تۆکمەمان بێ موفق دەبین بۆ ئەم شکستانە پولی پیرۆزیە خاترتان جەمبێ ئێمە موفق دەبین ئەم شکستانە هەر وەکو عەرزم کردی پولی پیرۆزیە جارەهای جار شکست دەخۆین وەلی یەک جار موفق دەبین بۆ هەمیشە. قەزاتان لە من زۆر سپاس. لەگەڵ یەکتری هەموو کۆمەڵەکان کۆک بن هەموو لەگەڵ یەک بن ئەمن ڕۆژێک لەگەڵ ئێوە بۆم ڕۆژە نانی ئێوە خوارد ڕۆژێک لەگەڵ تا بۆ چاوی من بکەونە خۆت دەبێت بە گۆزەشت دەکری ئەم کاری یەک نەفەر و دوو نەفەر و ئەوە نییە ئێمە قەرار بوو هەمومان حیزب بکەینە وەسیلە نە حیزب بکەینە هەدەف حیزب وەسیلەیەکە بۆ گەیشتن بە هەدەفەکانمان ئاوا پێیان بڵێن قەزاتان لە من. زۆر سپاس بۆ پەیوەندیت. دەکەم با لەوە بتر وەختان نەگرن دڵم پڕا و قسەتان لەگەڵ دەکەمەوە چاوت ماز دەکەم. زۆر سپاس هەر بژیت. زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس هەر بژیت. کاک حەسەن قسەتان هەیە لەسەر وڵا ئەو قسەی ئەو بینەرە سپاس بۆ پەیوەندیەکەی ئەو شتێک کە دەیڕێ ڕاستە جاری وا هەیە مەسەلەن خەڵک دەڵێن فەقیریە هەژاریە نان نییە ئاو نییە ئیمکانمان نییە ژیانمان بۆچی مانگرتن بکەین بۆ ئەوەی بەنسبەتی مانگرتنەکە ئەو قسەی زۆر ڕاستە کاکی جان تۆ ئەو مانگرتنە بۆ ئەوەیە کە نان و ژیان و گوزەران و هەموو شتێکی بۆ دوا ڕۆژمان تێدا مسۆگەر بکەین قەیناکە ڕۆژێک ئەگەر نانیشمان نەبێ بۆ نانمان زۆرە تاکوونە ئێستا بە ڕۆژێک تەسیرێکی زۆر عجایب کاتە سەر زیندەگیمان بۆ یەکانێ ئەو حرەکەتە بۆ نانە ئەو حرەکەتە بۆ ئاوە ئەو حرەکەتە بۆ کارەبایە ئەو حرەکەتە لەسەرەوەی هەمووی ئەوانە بۆ یەکە منداڵەکانمان نەکوژرێ زۆر جاری وایە کابرا دەڵێ جاخۆ ئەوە ماسا کچی هاوسەکەم بووە خەڵکی شارێکی دیکە بووە نابێ ئەوە بڵین ئەوڕۆکە لە خانەوادەی ئەمینیە بەیانی لە خانەوادەی من و تۆ ئەم و ئەوی ترە فەرقی چییە جا بۆ یەکانێ ئەو مشکلات و مەحزوراتی ئەمنیەتیە جمهوری ئیسلامی دروستی کردووە مشکلاتی ماڵی و ژیان جمهوری ئیسلامی دروستی کردووە کوشتاری منداڵەکانمان جمهوری ئیسلامی دروستی کردووە بێکاری جمهوری ئیسلامی سەبەبکاریەتی ئێمە نابێ هیچ کەم لەوانە بکەین بە بەهانە بۆ ئەوەی کە بەیانی جوابی ئەو فەراخان و بانگەوازە نەدەینەوە منیش هاوڕام لەگەڵ ئەو بینەرە بەڕێزەوە ئێستش بۆ ئەم حرەکەتە کۆدەنگیەک دروست بووە
جیاواز لەوەی کە بەرنامەمان سیاستمان استراتێژمان هەر شتێکمان لەگەڵ لایەنەکانی دیکە جیاوازە، بەڵام ئەم کۆدەنگیە ئەتوانێت هەوێنی هاوکاری لەسەر خاڵهای هاوبەش لە داهاتووش دابێ و ئەو مثبەتە. وڵا هاوڕە حەسەن منیش لە ڕاستای قسەی ئەم بینەرەمان لە دوێنێەوە کە ئێمە بەرنامەکانمان تەرخان کردووە بۆ ئەم مانگرتنی کە لە پێشماندایە، زۆر دەنگۆی ئەوەیە کە دەڵێن بۆچی مانگرتن خەڵک لەسەر شقامن، بەجێگەی ئەوەی کە مەسەلەن بانگەواز دەرکەم بۆی کە مان بگرن، بۆچی ئەم بانگەوازە هەموو لایەنە سیاسەکان هاوبەش بێکەوە مەسەلەن خەڵک ناڵێن کە بێنە سەر شقامەکان. جیاوازی بینی ئەم مانگرتن و ئەم ئەوەی کە بێنە سەر شقامەکان ئەگەر جیاوازەکەی دەکرێت دەزانی کاکە ئەمیرجان، مانگرتن یەکێک لە ئەشکالی مبارزەیە. ئێمە ئەشکالی دیکەی مبارزەیشمان هەیە. ئەو مانگرتنە بە پێچەوانەی تەبلیغاتێک کە دەکرێت گوایە ئەوە بۆ ناردنەوەی خەڵک بۆ ماڵەوەیە، ئەوە بۆ ئەمنکردنەوەی شقامەکانە، ئەوە بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی دوایی بە خەیاڵی ئەرخایانی خۆیەوە چی بکات. ئەوە وان نییە. ئەوە زۆرتر بەڕاستیش قسایەکە کە من قسانە زۆر لە ناوە نایبیست، قسەی ناوە نییە، زۆرتر قسەی کەسانێکە کە لە دەرەوەی وڵاتن و لەوێ بۆ خۆی لە پای کامپیوتێرێکا دانیشتووە ئەو فەرمانانە دەدا، حیزبێکی مەسئول ناتوانێت ئاوا ڕەفتار بکە. و ئەو مانگرتنە لە واقعدا عەرسەیەکی مهمە بۆ دروستکردنی کۆدەنگی، بۆ یەکدەنگی لە ناو خەڵکی کوردستانە، بۆ حرەکەتایەکی گەورەتر. لە بیرمان نەچێ ئێمە مەسەلەن ساڵی 57 ئەوەی کە پشتی دەسەڵاتی شایشکان مانگرتنی کرێکارانی سەنعەتی نەوت بوو. مانگرتن لە زۆر یەک لە شوێنەکانی دنیادا دەوڵەتی ڕوخاندووە، لە زۆر یەک لە قدرەتای مقتەدری هێناوەتە خوارەوە لە دەسەڵاتە. بۆیە ئەو تەوزیحە کە گوایە مانگرتن ئینفعالە، ئەوە ڕاست نییە، ئەوە شکلێک لە مبارزەیە. بۆیە ئێمە هەر کۆمەڵە خاستەکانمان فۆرمولە کردووەکە بۆ دوای ئەو مانگرتنە دەبێت چی بکەین، وتومانە ئامران و عاملینی ئەو جنایەتە دەبێت محاکمە بکرێن، بە سزا بگەن، وتومانە حجاب و مەقنعی ئیسلامی و پوششی کۆنەپەرستانەی ئاینی دەبێت لەسەر ئەو ژنانی ئەو کۆمەلگایە دەبێت لا بچێت، وتومانە کە ئەو مبارزەیە دەبێت لە عەرسەکانی دیکەدا ئیدامەی ببێت، هێزی سەرکوتکەری جمهوری ئیسلامی دەبێت لە ژیانی خەڵکا دەخاڵت نەکە. هەمووی ئەوانە ئەو مەراحلانن، ئەو خاست و متالباتانن کە دوای ئەمانە نزیکمان دەکاتەوە لە ڕاپەڕین لە کارهایکی گەورەتر. بەڵام ئێستا حیزبەکان بێن و بە خەڵک بڵێن دەی بڕژێنە خیابانەکانەوە بەرابەر دەسەڵاتێکی سەرڕۆی سەرکوتکەردا کە هەر دوێنێکە لە سەقز خۆی نیشاندا، هەر لە سنە خۆی نیشاندا، ئەوە بە ئاسانی ناکرێت. بێزگەلەوە ئێمە بارها وتومانە کە ئەرکی بزوتنەوەی سەرنگونی خوازی ئێران لە سەرشانی کوردستان نییە. کوردستان ممکنە حتا لەو بابەتەوە درەنگ بێتە دەست، درەنگ تا تێژوان نەبووە بڕێکجار، بەڵام کوردستان بە حکمی حزبیەت یافتەیەکی، بە حکمی فەزایەکی سیاسی دژی ڕژیمی کە دێت ئەگەر درەنگتریش مەسەلەن لە ڕاپەڕینا دەست پێ بکات، بەڵام زووتر تەواوی دەکات. کوردستان ناتوانێت بەتەنیا جمهوری ئیسلامی لە کوردستانەوە ناڕوخێ. ئەگەر لە تاران پایەکانی جمهوری ئیسلامی کەوتە لەرزین، ئەگەر تەزاورات لە تەورێز و مەشهەد و شیراز و ئیسفان و شارە گەورەکان دەستی پێکرد، جمهوری ئیسلامی ئەو 200,000 هێزەی کە لە کوردستان هەیەتی و تقریبا 1/5 هێزە سەرکوتکەرەکانیەتی ناچارە بێبی کێشێتەوە بە شوێنەکانی دیکە. لە کاتێکی ئاوادایە کە خەڵکی ناڕازی، خەڵکی معتەرز پێشڕەوی دەکەن و ئەو کاتەیە کە ئێمە دەتوانین فەراخانی قیامێکی گشتی بدەین لە کوردستانە، ئەو کاتەیە کە هێزی پێشمەرگەیش وارد دەبێت پشتیوانی لە خەڵکی قیام کردو دەکات، ئەو کاتەیە کە خەڵکێکی زۆر کە مسلحن و ئیمکاناتیان هەیە ئەوانەی چەکەکانیان لە ماڵ دێنە دەرەوە و لە بەرابەر جمهوری ئیسلامیدا ڕادەوەستن. بۆ یەکانێ میوەیە کە تاکوونێ نەگەیوە گەربی خۆی تامەکەی تاڵە تورتە، ئەوە ناکرێت. بۆ تەفاوەتی مانگرتن لەگەڵ تەفاوەتی لەگەڵ قیام و ڕاپەڕین و هەر ئێستا وەرنە خیابان و دەبێت ئامادەگی بێ بۆ ئەوە. خۆی من نابێت گەنجەکانمان سەرمایی ئەو مبارزەی ئێمن، هەروە ناتوانین بە ئاسانی و نامەسئولانە فەرمانی داوەرم لە خیابانە بە کوشتیان بدەین ئەوە بکەین. هەر شتێک دەبێت کاتی خۆی بێ. ئێمە ئێستا کە دەنگدانەوەی ئەم ناڕزایەتیانە لە تاران هەیە، لە مەشهەد هەیە، لە شارەکانی دیکە هەیە، دەبێت حەول بدەین هەرچی زیاتر حەقانیەتی جنبشی کوردستان، حەقانیەتی بزوتنەوەی شۆڕەژێڕانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی سەرتاسەری لە ئێرانە تێکەڵکەین و لەو تەریقەوەی بانیان کەین، داوایان لێ بکەین. ئەوە نییە مەسا دەچێت لە تارانە ئەو بێڕەحمی جنایەتی لەگەڵ دەکەن، لە تاران دەیکوژن و جەنازەکەمان بۆ دەرێنەوە. سوبحانێ فەرق ناکات جوانێکی تەورێزیش لە بۆکانی یا لە مەهاباد بکوژن،
جوانێکی شیرازی و ئیسفەهانی و تارانیژی لە سنە و سەقز بکوشن فەرق ناکە بۆ جەمهوری ئیسلامی هێزی ئیستیبداد هەریەکێکە بنابەرین بۆ ئێمە ئەمە تاکتیکێکی بردنەوەی ماڵەوە نییە تاکتیکێکی فعال بۆ یەکگرتوویە تاکتیکێکی فعالە بۆ ئەوەی کە لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا ئەو هێزە کۆکەینەوە هێزی خەڵک متحدکەین و کۆدەنگیەک دروستکەین لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا بۆ لە گۆڕنانی ئەم نیزامەکە هەمومان ئاوات و ئارەزوومان ئەوەیە. بەڵێ هاوڕێ حەسەن چەند بینەرێک پامیان نردووە زانین ئەم بینەرەمان پامەکەی چییە؟ سڵاو ڕێزم بۆ بەرنامە جوانەکەتان دەستخۆشیتان لێکەم هەروە بە خێراتنی میوانە عەزیزەکە دەکەم سەرخۆشی لە بنەماڵەی مەسای عەزیز و هەموو خانەوادەکەیەکەم هەموومان بەنۆبەی خۆمان ئەبێ بۆ ئەو مانگرتنەی بەیانی بە سەرکەوتوانە هەر کەس لەجێ خۆی پێکرێ بە خزم و کەس و بە دۆست و ڕفێق و بە کەس و ئاشنای بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ئەم مانگرتنە بەڕێوە بەرین سەرکەوتن هەر بۆ کۆمەڵەیە دەستی کۆمەڵە خۆش بێ بۆ ئەم دەست پێشخەریەکە کە بوێتی سەرکەوتوو بۆ هەموو لایە سەرکەوتوو بن ئێوەش دەستان خۆش بێ و ماندوو نەبن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەنۆر بە و پامەی کە نردوێتی بینەرێکی تریشمان پرسیارێکی کردووە هاوڕێ حەسەن تقریبان پرسیارەکەی لەم وڵامی کالاندا بوو بەڵام ئەگەر دەکرێت وسیەتی تەسیراتی ئەم ئێعتساباتە لە ئێران و کوردستاندا چۆن دەبینن؟ من پێما بە تەسیرێکی زۆر زۆر گەورەی دەبێت چون هەر ئێستا تۆ مەشاکە مەسەلەن بەدەیان کەس لە کەسانی ڕووناکبیر لە دەرەوەی کوردستان لە شارەکانی دیکە ڕووناکبیر کەسانی لە هونەرمەند کەسانی تەنانەت فعالی سیاسی کە لەگەڵ جەمهوری ئیسلامی بوون بەڵام ئێستا نین قسە لەو مانگرت ناکەن هەتاکوێ ئەو مانگرتنە وا دەکا کە مەسەڵەن لێرە بەڕاستیەوە تەنزە کەسێکی وەکو پڕیشا هاتووە داوا دەکات 2 ڕۆژ عەزای عمومی ڕابگەێنین ئەمڕۆکە دوێن سبحینی ڕاگەیاندە بۆ عەزای عمومی کە کەس ئەڵبەتە گوێ لێ ناگرێ 43 ساڵە ئێمە عەزای عمومی جمهوری ئیسلامی دەکێشین 50 ساڵ عەزای عمومی باوکی و باوە گەورەیمان کێشا ئێمە احتیاجمان بە عەزانی احتیاجمان بە بزوتنەوە هەیە احتیاجمان بەوە نیە خۆمان ڕەشپۆش بکەین و لە ماڵەکانمانە هەر کەسێک گریان و شیوەم کە ئەگەر ئێمە مانگرتن بۆ یەکگرتوویە مانگرتن بۆ خۆڕێخستنە مانگرتن بۆ بربەرەکانیکردنە بۆ خەڵکی کوردستان و خەڵکی ئێران احتیاجیان بە کەسێکی ئاوا و دایکی نییە کە خۆیان مەسهەری ئەو تاوانانە بوون و حتا جمهوری ئیسلامی لە دڵی ئەوان هاتە دەرەوە جمهوری ئیسلامی هەموو کەس دەزانێت ئەو هەموو ئیمکاناتی کە باوکی ئەو شا نایە خزمەتی جەریاناتی ئیسلامیەوە چەپەکان کۆمونیستەکان ئازادی خوازەکان کرێکارانی سەرکوت کرد بەڵام ڕەوتی ئیسلامی گەشە پێدا مەحسوولی ئەوانە ئێستا دەیانێت عەزاداریمان پێ بکەن بۆ یەکانی ڕاستە ئێمە دڵمان تەنگە عەزیزێکمان لە دەستداوە یا جوانێکی تر ئەوڕۆکە لە شاری سەقزا خەبەرەکەی هەیە چیا درەخشان دەڵن بەداخەوە گیانی بەخت کردووە ئەوانە هەمومانی خەمبار کردووە بەڵام ئێمە تۆڵەی ئەوانە دەکەین بە خۆڕێخستن بە خەباتی هاوبەش نەکەوەی کە عەزادار بین و بە عەزاداری و چینەوە ناو مزگەوتەکان و چین ناو حسەینیەکان و ئەوانە بکەین ئەوە ڕەوشی خەباتی خەڵکی کوردستان نییە خەڵکی کوردستان بە ڕەوشهایکی شۆڕەژگێڕانە بە ڕەوشی خەباتی یەکگرتووانە بە ناڕزایەتی ئەوە شێوەی ئێمەیە بۆ بەربەرەکانی مبارزەکردن لەگەڵ جمهوری ئیسلامی بنابەرین ئەمە یەکگرتووی خەڵکی کوردستان دروستەکە یەکگرتووی لەگەڵ خەڵکی ئێران دروستەکە بانگەوازەوە ئەم بەرە 100 بریە بەیانی و ئارەزوومان ئەوەی داواشمان کردو خودی حزبی کۆمونیستی ڕاگەاندنی داوە پشتیوانی کردووە لەو ئیتلاعیە کمیتەی مەرکەزی کۆمەڵ داوای کردووە لە خەڵکی ئێران هیوادارم جواب وەربگرێتەوە لە ناوەندە دانیشگاکان هەر ئەوڕۆکە عەرزم کرد لە دانیشگاکانە ناڕزایەتی بووە با لە هەمووی ئێرانە ئەوە بێ من ئومێدەوار بەیانی بازاری تاران تەحتیل بێ بازاری ئیسفەهان و شارەکانی کە تەحتیل بێ خەڵک نەستنەوە سەرکار کارمەندەکان ئیدارەکان و ناوەندەکان تەحتیلکەن ئەوە دەبێ بە هەوێنی یەکگرتوویەکی گەورە بۆ دواڕۆژی خەباتمان بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی. بەڵێ هاوکارانم پێما بێ کلیپێکیان ئامادە کردووە هاوڕێ حەسەن بچینم کلیپە ببینین دوای دێنەوە خزمەت جەنابەت و بینەرانی عەزیز.
بەڵێ بینەرانی عزیز جارێکی تر دووپاتی دەکەمەوە کە ئەگەر دەتانێت پەیوەندیمان پێوە بگرن ژمارەکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان هەیە و دەتوان ڕاستەوخۆ پەیوەندیمان پێ بکەن. بەداخەوە زۆر پەیام لەسەر فەیسبوک هەیە کە بەهۆی کەمی کاتەوە من ناتوانم هەمویان بخێنمەوە، بەڵام بینەرێک پامێکی نردووە هاوڕێ حەسەن نووسیوێتی دەنگۆی ئەوە هەیە کە دوکاندارەکان دەترسێنن، یعنی ناویان دەنووسن زەربدەر لە دوکانەکانیان دەدەن بۆ ئەوەی کە دیان ترسێنن کە سپێنە دوکانەکانیان دانەخن. نووسێتی وڵامتان بۆ ئەم مەسەلەیە چییە؟ پێش هەموو شتە دەڵێم وڵامی ئێمە سێدانە مانگرتنی سەرکەوتوانەیە، ساڵی 84 ساڵی 89 ساڵی 97 سێدانە مانگرتنی سەرکەوتوانە لە کوردستانە کرا. لە هەر سێ مانگرتنی ئەوەڵ کۆمەڵە بە تەنیا خۆی بانگەوازەکەی کرد. مانگرتنی دووەم لەگەڵ حیزب و لایەنەکان بوو بە ئیعدامی جنایەتکارانەی فەرزادی کەمانگەر و هاوڕێکانی. مانگرتنی بەعدیتر ئەوەی ئەوە لەسەر ئیعدامی شوانە بوو، ئەو تاوانەی کە جمهوری ئیسلامی لە مەهاباد کردی، و مانگرتنی سێوم لەسەر ئیعدامی ئەو سێلاوە و موشکبارانی بارەگاکانی حیزبی دموکراتی کوردستان بوو. بۆیە لەو سێ مانگرتنەدا
ئەزمون پێی نیشان داین کە ئەو هەڕەشە و گڕەشانەی جمهوری ئیسلامی کار بە جێگایەک نابە خۆ 4 نەفەر نییە دووکان دابخە بە دەیان شارێ لە کوردستانە هەر لە ورمێەوە هەتاکو لە دەچێتەوە ئیلام و شوێنەکانی دیکە واگەر خارجی کوردستانیشی پێوە پەیوەست بێ جمهوری ئیسلامی دەتوانێت چەندانە دوکان بچێ مەسەلەن فشار بێنێت و زەخت بێنێت توانێت لە شارێکی 1 ملیۆنی وەکو سنەدا چ دەکات لە شارێکی چەند 100,000 کەسی وەکو مەهابات و 2-3 ملیۆنی وەکو ورمێ چ دەکات لە کرماشانێکی بەو جەمعیتەوە چ دەکات ئەگە خارجی کوردستانیش بگرێتەوە بۆ یەکانی ئەوە یەکەم قسە ئەوەیە هەر لەو ڕۆکەوە کە جمهوری ئیسلامی لە دوێنێەوە کە بڕیاری مانگرتنەکە بڵاو بووەتەوە بیستیویانە فشاریان هێناوە زەختیان هێناوە بەڵام زۆر کەس دەزانێت تۆ لە ماڵی خۆت لێ چ دەکات مەسەلەن ماڵەکە دەپشکنێت و سوار ماشێنی ئیتلاعات و گەشتی جمهوری ئیسلامی دەکات دەبات دوکان بکەیتەوە دوکان ناکەمەوە نەخۆشم لە ماڵە خۆمم ناتوانم بێمە دەرەوە 1001 ڕێگا هەیە بۆ ئەوە یا کارمەندەکان زۆر جاری وایە مەسەلەن هەڕەشاکن لە کار دەریانەکەن دوای ئەو سێدانە مانگرتنێک کە عەرزمکردن چەند کارمەند لە کار دەرکراوە چەند کەسیان فەسڵ کردووە کە ئیجازەیان نەبێنەوە سەرکار بۆیە ئەوانە هەموو هەڕەشە و گوڕەشەهای دەمو دەستگاهای ئیتلاعاتیە خەڵکی کوردستان ئەزمونیان هەیە نابێ باوەڕکەن بۆ قسانە نابێت دڵ جمهوری ئیسلامیش بەوە بە ترس و وحشت بێ ئەو کا بۆیە ئەوە شایستەترین جوابێکە کە بزوتنەوەی کوردستان دەباتە پێشەوە لە موقعیتێکی بانترا قەرارمان دەدات بۆ خەباتێکی یەکگرتوانەتر لە بەرابەر جمهوری ئیسلامیدا و جمهوری ئیسلامی جا زیاتر لە هەموو کاتێ حاڵی دەبێ لە کوردستانە لەسەر پۆلوی ئاورە لە هەموو کات زیاتر جمهوری ئیسلامی متوەجه دەبێت کە بێگانەیە دەبێت لە کوردستان بڕواتە دەرەوە ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێ جمهوری ئیسلامی دەوڵەتێکی داگیرکەرە ناڵم خۆ لە ئێرانە باشە بەڵام ئەوە دروشمێکە ساڵهای ساڵ ئێمە داومانەکە جمهوری ئیسلامی بێگانەیە بە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان ئەم نیزامە دیکتاتۆر و ئیستیبدادیان ناوێ بۆیە ئەومانگرتنە هەمومان کە لە ماڵی خۆمان دەمێنینەوە لە بازاڕی لە کارمەند لە کرێکاری کارخانەکان لە خەڵکیشی ئازادی خواست ئەوە هەموو نەهاد و ئەنجومەنێک هەیە کاری بۆ بکەن بۆ ئەوە من دڵنیام سبحەینێ سێبەری بێدەنگی بەسەر هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە حاکم دەبێت و جمهوری ئیسلامی لێ حاڵی دەبێت کە بێگانەیە ئەوەی کە منداڵەکانمان دەکوژێ و جنایەتانە دەکات جوابی زۆر تونتریشمان بۆی دەبێت لە داهاتوودا بەڵێ بینەرێکشمان پامێکی بۆ ناردوین ئەوەیە کە ئەگەر مانگرتنەکە بەسەرکەوتووی بەڕێوەچوو ئایا ئەحزابی ڕۆژهەڵات بەتایبەت وە ئەحزابی سەراسەری ئێران لەم مەقتەعەیە پلانی تیان هەیە بۆ ئەوەی کامی ئەحترامەکە دەوامی بێت چونکە هەر چەند ئەزانین کە ئەکسەریەتی خەڵکی ئێران هەدەفیان ئەوە نییە کە پاشەبزێ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بکەن لە بەرابەر مەسەڵی سیاسەتایی وەکو گەشتی ئێرشاد یا حجابی ئیجباری ئەمە هەدەفی نەهایی خەڵکی ئێران نییە و زۆربەی خەڵکی ئێران ئاواتی ئەوەیە کە ئەم ڕژیمە لە ناو بچێت و نەجاتیان بێ بەدەستیەوە بەڵام خۆ نەهادێک یا سازمانێک یا ئەحزابی ئۆپۆزیسیۆن پلانێکیان پێ نادەن بۆ هەماهەنگی و سازماندهی لەم بوارەدا ئایا ئەکرێت لەم مەقتەعی تاریخی ئێران لەم مەقتەعی مێژووی ئێرانە ئیتر وەختی ئەوە هاتووە کە خەڵک داوەتکەی بەسەر شەقا سپاس مەمنون بەڵێ زۆر سپاس بۆ ئەم بینرە عەزیزەش فەرموو حەور حەسەن کاک ئەمیرجان ئەوەی کە ئۆپۆزیسیۆن پرژ و بڵاوە ئەوە واقعیەتێکی حەشاڵ نەگرە ئەوەی کە کلێنی ئێستەی خەبات و مبارزەمان نەبوونی ئەلتەرناتیوە ئەوە واقعیەتێکی حەشاڵ نەگرە کەس ناتوانێت ئینکاریەوە کە ئەگەر ئەلتەرناتیو ببێ جمهوری ئیسلامی لە مێژ بوو دەبوو کەوتایەت ئێستا نە لایەنی ڕاست ئەو ئەلتەرناتیوەی هەیە نە لایەنی چەپ بەداخەوە ئەو موقعیت و ئەلتەرناتیوەی هەیە کە بتوانێت بەدیل بێ لە بەرابەری جمهوری ئیسلامیدا بۆیە ئەو نەوعە کاری هاوبەشانە و ئەرزشم کردن لە پرسیاری پێش عەلارەغمی هەموو جیاوازی بەرنامەی سیاسی استراتێژی هەشتێکە هەمانە لەگەڵ یەکتریا ئەوە کۆدەنگیەک دروست دەکات یعنی هەدەفەکە ئەوەیە خۆدەفەکار ئەوە نییە ئەو مانگرتنە بۆ چییە ئەو مانگرتنە بۆ حرەکەتهای بەعدیە ئایا پلانی بەعدی ئێمە وەکو خۆمان هەمانە بەڵام ئایا کون لایەنەکانی دیکە دەبێت قسەیان لەگەڵ بکەین ئەو کۆدەنگیە دەبێت بە باعثی ئەوەی کە ئەحزاب ناتوان خۆیانی لێ بکێشنەوە کەس ناتوانێت تر بڵێ من بۆ خۆم بەتەنیا خۆم ئەو کارە دەکەم چون کۆمەلگایکی متەنەوع ئەحزابی جۆراوجۆری تێدایە بەرنامە و سیاسەتی و فکری جۆراوجۆری تێدایە بەڵام لە عەلەیهی جمهوری ئیسلامی حداقل بەشی زۆری ئەو لایەنانە متحدن لەسەر ئەوەی کە جمهوری ئیسلامی نەمێنێ وە سبحەینێ
ئەوە جامعەی دەبێت قەزاوت بکە کە کام بەرنامە باشە کام سیاست و خەت و فکر و ڕێباز ئەباتە پێشەوە بۆ یەکان ئێمە بۆ خۆمان بڵێ لە کمیتەی ڕاهبەری کۆمەڵە کمیتەی مرکزی کۆمەڵە قسەی لێ کردووە بەرنامەمان هەیە بۆ دوا ڕۆژ بە نسبەتی ئەو هەنگاوی کەچینە پێشەوە ڕاستە خۆ مەسئلەی حجاب و ئەوە پاشەکشەی پێ بکەین ئەو یەکدانە پاشەکشەی سادە نییە ئەگەر ئێمە بتوانین لە ئێرانە حجاب لەسەر ژنان لە هەموو جێگایە تووڕیدەن ئاوری تێبەردن ئەوە ئاور تێبەردان لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیە ئەوە سسکردنی پایەهای ئیستبدادی جمهوری ئیسلامیە کە لەسەر سەری ژنان لێدراوە ئەو خاستە هەروە فۆرمۆلە نەکراوە کە ئێمە وتومانە حجاب و فلان وانە دەبێت پاشەکشەی پێ بکەین گەشتی ئێرشاد دەبێت لە خیابانەکانە کۆکرێتەوە ئەو ڕێگا بۆچی دەکاتەوە ڕێگا بۆ تەجەموع دەکاتەوە بۆ تەزاورات دەکاتەوە بۆ خۆپیشاندان دەکاتەوە بۆ ژنان نیوەی ئەو کۆمەلگایە دەکاتەوە کە هەر معموریەک و قوڵە دیکتات و بەکرێگیراوی جمهوری ئیسلامی ناتوانێت تعڕض کاتە سەریان لە نظامهای ئیستبدادیدا فشارهێنان پاشەکشێکردن لە یەک خاستە دەبێت بە فشارێکی عمومیتر و تا سەرنوگونی و ڕوخاندن دەڕواتە پێشەوە. بەڵێ هاورە حەسەن هەر پرسیارەکەی ئەم بینەرەشمان لە ڕاستای ئەم یەک پرسیارم بوو لە ئاخردا ئەوەی کە دوای مانگرتن چی دەکرێت ئەم بینەرەشمان پرسیارەکەی باش بوو ئەرکی جەماوەر چییە ئەگەر دەکرێت باسی ئەمە بکەیت من پێما بێ دوای ئەوە ئەستەن مەسەلەکە بە معنای ئەوە نیە کە خەڵک بچنە ماڵەوە بەڵکو ئەوەیە کە ئێمە ئیتحادێک دروست بکەین ئێمە کۆدەنگیەک دروست بکەین ئێمە حتا لە بینی لایەنە سیاسیەکانیشدا بەرنامەی جیاوازیانەوە هەوکاری مشخصدا عەلەیهی جمهوری ئیسلامی بێتە پێشەوە ئەمانە تەئسیری دەبێت لەسەر خەباتی دوا ڕۆژمان بۆ خەڵکیش خەڵک ئەشکالی متەنەوعی مبارزە لە دڵی مبارزەیە دێتە پێشەوە ئەشکالی جۆرا و جۆری مبارزە سبحینێ ممکنە مەسەلەن کارمەندەکانی یەک ناوەند ئەعلامی ئەحتسابی عمومی بکەن ئەعلامی مانگرتن بکەن لە شوێنی کارەکانیانە کرێکارانی شرکەتەکان و ناوەندەکانی کار بڵن ئەمڕۆ کە ئێمە ناچینەوە سەرکار چەند ڕۆژی دیکە دانیشگاکان و مەدرسەکان و ئەوانە دەکرێنەوە کانونی سنفی معلمان دووبارە فعال دەبێتەوە بڕیار بدەن کە ئێمە بە ئێتراز بە حجابی ئیجباری بە ئێتراز بە مەسەلەن حزوری نیروەکانی گەشت و ئێرشاد و ئەوانە لەناو دانیشگاکانە یەک ڕۆژ دانیشگا دادەخەین ئەمانە هەمووی دەبێت بە هەوێنی حرەکەتایەکی گەورەتر بۆ مبارزەی داهاتوومان هیچ حزبێکی سیاسی مەسئولیش و هیچ حزبێکی سیاسیش کە لە جامعەدا جێگە و پێگەی ببێ ناتوانێت خۆی لەو ڕۆحی وحدەت تەڵەبێن دوور خاتەوە ئێوە چاو لێ بکەن ساڵی 58 وە بیربێنمەوە لە دەورەی شەڕی سێمانگەدا وەختی ئەو فشارانە لە خیابانە بوو پێشمەرگەی لە دەرەوە خەباتی چەکداری دەکرد هەیئەتی نمایندەجی خەڵکی کوردستان بۆ مزاکرە لەگەڵ جمهوری ئیسلامی دروست بوو ئەوە شعاری کێ بوو داوای کێ بوو حیزبێک نەیدەتوانێت خۆی لێلا بدا کۆمەڵە و دموکرات کە دوو هێزی سەرەکی بوون و مامۆستا شەعیزەدین و دەفتەری مامۆستا کە لە ئەو خەباتەدا بەشدار بوون نیان دەتوانی و چریکەکان کە زۆرتر نیروی چریکەکان لە دەرەوەی کوردستان بوو بە ئەتباری ئەو ناڕەزایەتی شەقامە کەس نەیتوانێت خۆی لێلا بدا ئەگەر کەسێک خۆی لێلا بدا دەکەوێتە پەراوێزەوە بێئەتبار دەبێت لە سەحنەی سیاسی ئەو جامعەیەدا بۆ یەکانێ ئەو حرەکەتە و ئەو ئەقدامێک کە بەیانی دڵنیام لەوەی کە خەڵکی کوردستان جوابێکی پێویست و شایستەی وەکو سێمانگرتنەکانی تری پێ دەدەنەوە ئەمە دەبێت بە هەوێنی کۆدەنگی بۆ کار و فعالیتەکانی داهاتوومان. بەڵێ پەیامێکی نردووە نووسێتی کۆمەڵە پتەنسیێلە ئەم ڕاددارە تا مردم را ڕاهبەری کۆنات کۆمەڵە پتەنسیێلە باسکردن و ڕاهبەریە جبهەیە مخالف بە حضور تمام نیروهای معارض دەولەت ایرانی را دارد کۆمەڵە بایستی با هەمان بینش انقلابی و کمونیستی خود اعلام کند که ما مردم هستیم و از جایگاه مردم برای کسب قدرت سیاسی با آلترناتیو سوسیالیستی تا نابودی دولت ایران به دست مردم لحظه از پای نمی‌نشینیم. زۆر سپاس بۆ ئەم بینەرەش دەستان خۆش پەیامێکی کەشمان بواتەوە هاوڕێ حەسەن ئەگەر دەکرێت بە ئەمە هەندە بڵم قسانەی ئەو بینەرە زۆر باشە کۆمەڵە جەریانێکی سوسیالیستە جەریانێکی کۆمونیستە جەریانێکە بە دەرکی تەبەقاتیەوە چاو لەو خەبات و مبارزاتانە دەکات و ئەوەی کە بۆ کۆمەڵە مهمە ئێستا ئەوەیە کە لەناو ئەو جامعەیەدا بەسەر ئەو بێتەفاوتێکی سیاسی بە معنایەک جمهوری ئیسلامی پەرەی پێداوە هەر کەسێک لە فکری نانابێت لە فکری کۆمەڵە دەوێت ئەو فەزایە بشکێ و ئەوە ڕسالەتێکی تاریخی لە سەرشانی کۆمەڵەوە ئێمە بۆ کە تێکۆش بەڵێ پامێکی تری شاتووە نووسێتی هاوڕێیان ماندوو نەبن و دەستان خۆش بێت لە هاوڕێ حەسەن داوام ئەوەیە کە ڕوونکردنەوەیەک بدات یەکسەری پێیان وایە کە تەشکیلاتی ئێمە کەوتوتە داوی کەسانێک وەکو مەسیحی عەلی نژاد و کەسانی تر بۆ ئەم مانگرتنە
ڕوونی کاتەوە کۆمەڵە ئەوەڵین دایان بووە کە فەراخانی داوە و ئەوانی تر پشتیوانیان کردەوە و کەسانی تریش وتیانە بە ئێمەش چی ئێمە ژەمەین بە سپاسەوە. من پێم وابێ ئەوەی کە هەموو کەس دەزانێت کە داهێنەری خەباتی مەدەنی خەباتی ئیجتماعی خەباتی ناو شەقام داهێنەرەکەی لە کوردستانە کۆمەڵە بوو لە ساڵی 57ەوە چەخماخەکەی کاکفواد لێداوە یەکێتی جوتیارانی دروست کرد جەمعیەتەکانمان دروست کرد نەهادهای دموکراتیکی تر لە شارەکانە دروست کرا شارێک کۆچی پێکرا ڕێپێوانی شارەکانی دیکە بۆ ئەو شارەکرا هەمووی ئەو شتانەوە كلن جامعەیەکی پڕ لە تحرکی سیاسی مبتەکەی ئەو کارە کۆمەڵە بووە ئەسان مەسیحی علی نژاد من نازانم ئەو کاتە لە دایک بووە یا لە دایک نەبووە تەمەنی چەندێ بوو یا چەندێ نەبووە مەسیحی علی نژاد هیچ نەپەیوەندیەکمان پێوەتی چالێکێکی سیاسی بۆ خۆی لەوەی خەریکە فعالیەتی خۆی دەکا مانگرتنی گشتیش ئەو فەراخانی نەداوە ئەحزابی سیاسی لە کوردستانەوە ئەس جملە کۆمەڵە بە کۆدەنگیەکەوەمان ئەگەر ئەویش لێت پشتیوانی لێ دەکات لە مانگرتنی گشتی ماڵی ئاوەدان بێ ئەو نوعێکی تر لە فکرەتی هەیە ئێمە نوعێکی تمان هەیەوە تحتی تەسیری ئەویژنی بەڵام ئەگەر لە مەوردێکیشە کۆدەنگیەکمان لەسەر خەتێک سیاسەتێک فکرێک کاتە پێشەوە ئەوە ئشکالی چیە ئەوە بە سەدان مەسیح و خەڵکی دیکەش ببن بە پەرچەمداری ئەو مبارزەی کە لە کوردستانە عادڵانەیە و ئەوان پێی بەوە بەرن و دیفاعی لێ بکەن ئەوە بە خازانجی بزوتنەوە خەڵکی کوردستانە. بەڵێ بینەرێکمان تەماسی گرتووە بینەری عەزیز فەرموو سڵاوتان لەبێت فەرموو حەزم کرد ئەمێکم بوو جا نازان بە تەنگی خۆم بڵاوی نەکەیتەوە چۆن حەز ناکەم. بەڵێ پامەکەت دەتوانی بینووسی نەخێر ڕاستە و خۆیە پامەکەت بنووسە زۆر سپاس پامەکەت بنووسە. بینەرێکی تر نووسێتی سەلام وەختتون بەخێر ممنون از برنامهتون قبل از هر چیز تسلیت میگم به خانواده ژینای عزیز و تمام مردم ایران. کسانی که این انتقاد دارند نسبت به این اعتصاب فکر میکنم هنوز معنی آن را درک نکردند. اعتصاب در مبارزه جایگاه خود را دارد و اعتراض جایگاه خود. در چنین شرایطی اعتصاب نشان دهنده این است که تمامی مردم از جمهوری اسلامی متنفرند ولی اعتراض تنها عده‌ای از مردم صدای خود را فریاد میزنند اما این اعتصاب اعتراض تمامیت مردم را به نمایش میگذارد. زۆر لەگەڵ ئەو بینەرە بەڕێزە هەم یەک قسەیەکی بەناوبانکەیە دەڵێ ئێعتساب مەدرسەی ئینقلابە ئێمە بەو نیەتەوە ئێعتساب دەکەین ئێعتساب بۆ ئەوەیە کە لە داهاتوودا چەخماخەی ئینقلابی پێ لێ بدە ئەگەر ئەوە نەبێت بە قەولی بڕێک منتەقەدەکانمان دەڵێن خەڵک بنێرینە ماڵەوە ئەو کاری ئێمە نییە بۆی کان ئێمە ئینقلابین ئێمە لایەنێکی ئیسلاحخواز نین کە خەریکی ئیسلاح لە جمهوری ئیسلامیدا دەکەین ئێمە لایەنێکی ئینقلابین لایەنێکی شۆڕژگەڕین لایەنێکین کە پێمان خۆشە هەر بەیانی جمهوری ئیسلامی ناخوونی پێوە نەمێنێ کە سەری خۆی پێ بخورێنێ نابەرین ئەعتساب بۆ ئێمە ئەو مەجالەیە ئەو مەدرسەیە ئەو مەدرسەیەکە کە ئینقلاب تێدا لە دایک دەبێت و ئەوە هەموو ئینقلاباتی عەزیمی دنیا لە ڕێگای ئەعتساباتەوە کراون لە ڕێگای مانگرتنەوە کراون لە ڕێگای تەحەسونەوە کراون ساڵی 57مان لە بیرە خۆی من تێدا بووین لەواندا ئەگەر کەسانێک کە ئەوڕۆکە تازەکارن لەو بابەتەوە یا نەسڵێکی تازە هاتوون یا کەسانێکە فکریان گۆڕدراوە خەریکم پیان وایە لە ڕێگای ئیسلاحەوە دەکرێت تەغییر لە جمهوری ئیسلامی بدادەی ئێمە ئەو لایەنەنی بۆ یەکانێ بۆ ئێمە ئێعتساب و مانگرتن مەدرسەیەکە بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئینقلاب و ڕاپەڕین و سەرنگونی تێدا بەدەست بێت. بەڵێ هاوڕە حەسەن وەختی کاتی بەرنامەکەشمان زۆر نەما بەڵام بینەرێک پامێکی نردووە داخوازێکی نووسێتی سڵاو ڕێز دەستان خۆش بێت و ماندوو نەبن تکایە وەک کۆمەڵە جێگەی خۆیەتی بەیانیە و پەیام بدرێ بۆ سەرجەم ڕێکخراوەکانی مەدەنی دانیشتجویان ئەتحادیە و سەندیکا کرێکاریەکان لەوانە حوتەپە دایکانی پارکی لالا بزوتنەوە و دایکانی دادخواز لە سەراسەری ئەوان کە پەیوەست بن بەو بزوتنەوەی و بەکردەوە و بە نووسراوە پشتیوانی لێ بکەن دەست خۆش بۆ هاوڕێیانی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئەو بینەرە ڕاگەیاندنەکەی کومیتەی مرکزی حیزبی کۆمونیستی ئێران بەبێ ئەوەی ناوبێنێ داوای لە دەرەوەی کوردستان کردووە کە وەڵامی مثبت بەو داخوازەی کومیتەی مرکزی کۆمەڵە وەلایەنە سیاسیەکان بدەنەوە بەڵام چونکە ئەو بینەرە بەڕێزەیشمان خۆشی دەزانی ئەو تعداد ناوەی لە بیرە ممکنە کەسێکی گە بە تعدادی ناوی تر بڵێ بۆ ئەوەی کە کەس هەڵ نەبوێرین لەو ناوەدا ئێمە
عمومی ئەوەمان وتومانە بە هەر شکلێکی کە بۆتان دەکرێت لە خارجی کوردستانیشە ئێستا ئەتوانێت بەیانی مانگرتن بێ ئەتوانێت ڕاگەیاندندان بێ ئەتوانێت سعاتێک سەری کار ئەتوانێت بە داوایەکی زۆر بە هەزاران ژن بە ملیۆنانی ژن لە خارجی کوردستانە بەیانی دەتوانین مەقنعەکانیان ئاگر تێبەردن بڵێن سعاتی بەسەرەن 6 دوانی مەڕۆی سبحینە سعاتی 6 مەقنعە ئەوە تێبەردانە ئەوە فراخان بێ ئەتوانی شتێکی بۆیەکانی ئەنواعی ڕەوش و شێوەهایکی دیکەش هەیە لە درێژە ئەو هەر لە دڵی ئەو مبارزەدا کە ئەوانە شایەکە بەدەستی دێنین بنابەرین ئەگەر ناوی لایەنێکمان نەبردووە مەسەلەن بەڵام وتومانە لە خودی تلایەکەدا هاتووە لە زیندانیانی سیاسی چ ئەوەی لە دەرۆن چ ئەوەی لە ناوۆن لە بنەماڵی گیان بەخت کردووان لە کرێکاران لە بازاڕیان لە هەموو کەسێک وتراوە ئەو مانگرتنە مربوط بە قشرێک یا مربوط بە تەبەقەیەکی دیاریکرا و بەو معنایە نییە بەڵکو مانگرتنێکی گشتیە هەموو ئەو کەسانەیە کە دژی جمهوری ئیسلامین بێعەداڵەتیان پێ ناخۆشە بیر لە منداڵەکەیان دەکەن و نەکوژرێتەوە ممکنە خۆ لەگەڵ فکری ئێمە نەبێت لەگەڵ فکری لایەنە سیاسیەکانی کەش نەبێ بەڵام منداڵەکەی خۆی خۆش دەوێت وەرە بەیانیمان بگرە بۆ ئەوەی کە منداڵەکەت نەکوژن بۆ هەموو کەسێکەوە کاتی بەرنامەکەشمان زۆر نەماوە کاک حەسەن زۆریش پێیان هاتووە زۆر بەداخەوە داوای لێبوردن دەکەم لە بینەرانی ئازیزکە ناتوانانی هەموو پەیامەکان بخوێنینەوە پێما بێت 2 دقە یا 1 دقە کاتی بەرنامەکەمان ماوە لە کۆتاییدا ئەگە بتێک قسە و باسەکە لە کۆتاییدا داواکەی من ئەوەیە بەیانی مانگرتنە لە کوردستانە هەر لە شمالەوە تاکو نەجنوب خارج لە کوردستانیش لە هەر جێگایەکە هەر کەسێک دەستی زمانی قەڵەمی پەیامی هەیە و پەیامە بگەین بە هەموو جێگایەک هەر کەسێک لە ڕێکی خۆمان موەزەف زانین بەیانی دوکان نەکەینەوە نەچین بۆ ئیدارە کرێکارێکی ناوەندەکانی کاردا بخەین ئەو هەموو بێعەداڵەتیە 366 ڕۆژمان لێ ئەکرێ بۆ بێنانی و بێئاوی بەیانی یەکێوا لەو ڕۆژانە بێت بۆیەکانی من داوام ئەوەیە بەیانی هەموو جێگایەک تەحتیل بێ ئەوە یەک دووهەم هەر لە لەحزەکانی ئەوەڵی بەیانی و داوام لە هەموو تێکۆشەران هەیە ئەو ژمارە تەلەفۆنەکانمان هەیە ئێمەیلەکان هەیە ئەدرسەکان هەیە خەبەرەکان بێرن بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەیانی هەر لە ئەوەڵی بەیانی و دەست پێ دەکا و دەنگی ئەتراز و ناڕەزایەتی خەڵکی کوردستان بە گوێ شوێنەکانی تر دەگەێنین لە دەروەوەی وڵات هەر عینیشت لە ناوخۆی وڵات لە دەرەوەی کوردستان و شارەکانی دیکەشە داوام ئەوەیە لە تێکۆشەرانی سیاسی لە دانیشتجویان لە خەباتکارانی کرێکاری لە لسانە چەپ و سوسیالیست و کۆمۆنیستەکان قۆڵی لێ هەڵماڵن ئەم ڕۆژە ڕۆژێکە ئەبێ بیکەین بە ڕۆژی لە واقعدا یەک ڕەفراندۆم بێ مانگرتن معنایەکی ڕەفراندۆمە ئێمە جمهوری ئیسلامیمان ناوێت ئەوە گەروت مەگە ئەوە دەرسێکە مەدرسەی ئینقلابە لە عینی حاڵیشا ڕەفراندۆمی بینی بەرەی ئینقلاب و شۆڕەژێران و ئازادی خوازان و نەیاران بەرەی ئۆپۆزیسیۆنە لەگەڵ دەسەڵاتێکی تۆتالیتێری وەکو جمهوری ئیسلامی ئێمە بەیانی ڕەفراندۆممان هەیە داواکەم لە خەڵکی کوردستان فعالانە وەکو 12 فەروەردین کە چۆن نایەن بە جمهوری ئیسلامی وت بەو مانگرتنە بەشدار بن نایەکی گەورەی تر بە جمهوری ئیسلامی بڵێن و بڵێن ئێمە ئەو ڕژیمە سەرکوتکەر و مناڵکوژەمان ناوێت کە لەناو بە زۆری چەک و چۆڵ و بە زۆری کوشتن هەریکە دەسەڵات دەباتە پێشەوە ئەوە پەیامی ئێمەیە و خەبەرەکانیشمان سەریع بۆ بنێر بەڵێ زۆر سپاس هەورە حەسەن بۆ بەشداری لەم بەرنامە ڕاستەوخۆیدا سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی ئازیز زۆر سپاس بۆەوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون جارێکی تر هاودەردی هاوخەمی خۆمان لە بنەماڵەی ژینای ئازیز و لە شاری لە خەڵکی شاری سەخز و هەموو کوردستان دەردەبڕین بە هیوای ئەوەی کە بەیانی مانگرتنێکی سەرکەوتوانەمان بێت زۆر سپاس هەر سەرکەوتوو